با سەبارەت بەمە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ دکتۆر ناسر هەرکی بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگری لە خولی پێشووی پەرلەمانی عێراق و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا. ئەم کاتتان باش دکتۆر، ئەم هەموو بڕیاری کە باسمان کرد لە ماوەی 7 ساڵی ڕابردوو یاخود کەمتر لە 7 ساڵ کۆڵێ بڕیار لە دژی قارەی هەرێمی کوردستان ئەدرێت، لێکدانەوەتان بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی چییە؟ ئەو کاتت باش، وەڵاهی دەنگەکەت زۆر کزە، من زۆر کەم گوێم لە دەنگت بە هەوڵمدا دکتۆر کە دەنگەکە باشە. من پرسیارەکە بۆ جەنابتان دووبارەکەمەوە ئەگەر گوێبیستی منن دەتوانن چارەسەریکە گوێبیستی منن پرسیارەکەم ڕوون بوو یان دووبارەیکەمەوە؟ وەڵاهەکە دووبارەی بکەوە چون بە چاوان. پرسیارەکەم بەم شێوەیە، دەڵێم لە ماوەی 7 ساڵی ڕابردوو یاخود کەمتر لە 7 ساڵ دەبینین کۆڵێ بڕیار لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە دژ بە هەرێمی کوردستان ئەدرێت. لە مەطبەخی دادگای فیدراڵی عێراق ئەو بڕیارانی کە ئەدات چی وا دروست ئەکرێت؟ مەبەست لێی چییە؟ لەو مەطبەخە چیان ئەوێت لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. وەڵا تقریبا گوێبیستی پرسیارەکە تا ڕادەیەک ڕوونە. ئێمە بەر لە هەموو شتێک باس لاوە بکەین کە مەبەستیان چی. هەمومان دەزانین مەبەستی ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن، ئەوانەی کە ئێستا دەسەڵات بەڕێوە دەبن، هیچ کاتێک بڕوایان نە بە دەستور بوو نە بە یاساکان بووە و ئەو دادگای کە ئێستاش ئەم بڕیارانە دەدا خۆی لە ئەسلی ئەم دادگایەکی نادەستوری بووە لە سەرەتای دامەزراندنیەوە. تاکو ئەمڕۆ من دەتوانم بڵێم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵاتێکی نیشتیمانی عێراقی کە بڕوان بە پێکەوە ژیان هەیە، بڕوان بە مافی پێکاتەکان هەیە، بڕوان بە خزمەتکردنی خەڵکی عێراقی هەیە، ڕۆژێک لە ڕۆژان ئەم بڕیارانە هەموویان هەلەوە شوێنێنرەوە. چونکو محکەم دادگای فیدراڵی نەک لە سەرەتای دروستبوونێ، بەڵام لە هەموارکردنەوەی یاسای دادگای اتحادیە دیسان بە شێوەیەکی نادەستوری بە پێچەوانەی مادەی فەقرەی 2 مادەی 92 کە دەڵێ دانانی حاکمەکان، شێوەی کارکردنیان، شێوەی محکەمە هەموو بە یاسایەک ڕێک دەخرێت و بێ لە دوو لە سەرسێ ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەر بدەن. بەڵام بەداخەوە ئەم یاسایانیان هەموار کرد بە پێچەوانەی ئەو مادە سەریحەی کە دەستوری کەواتە دەتوانین بڵێن دادگای اتحادی ئێستا دادگایەکە لەسەر ئەساسێکی نادەستوری دامەزراوە و بڕیارەکانیشی ڕۆژێک لە ڕۆژان هەمویان الباتل على باتل دەبن. بەڵام وەکو باسم کرد ئەوانەی کە ئێستا دادگای فیدراڵی بەڕێوە دەبن ئەوانە خاوەنی بڕیارن و هیچ کاتێک بڕواشیان بە یاسا و دەستور نەبووە. چونکو لە مادەی یەکەوە مادەیەکی دەستوریەوە دەتوانم بڵێم تاکو ئەخیر ئەم دەسەڵاتانێکی ئێستا لە دەسەڵات بڕوایان بە مادە دەستوریەکان نەبووە. هەم لە سەرەتاوە ینی بۆ نمونە بۆت باز بکەم لە مادە یەکەوە کە دەڵێ ینی جێبەجێکردنی دەستور زامن یەک پارچەی خاکی عێراقە ئەمە پێشێل کراوە. مادەی دوام دەڵێ ئیسلام ینی سەرچاوەیەکی ئەساسی لە تەشریعی، بەڵام ئایا بە پێ ڕێنمایەکانی ئیسلام ئێستا ئەم دەسەڵاتە کاری کردویانە. مادەی سێم کە دەڵێ عێراق وڵاتێکی مکەوناتیە. ئایا تەماشای سێ پێکاتی سەرەکی باشە دکتۆر بە کورتی و پوختەکەی کەواتە تاوەکو ئێستا دادگای باڵای فیدراڵی عێراق هیچ بڕیارێکی هەبووە بیدات لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان، یا ئەوەی کە بەغدا دەکات هەوڵێکە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان نەک دەستی بگرێت بەڵکو بەرەو هەڵدێریش پاڵی پێوانێت؟ بەداخەوە ئێمە هەمومان چاوەڕوان بووین کە پاش ئەوەی کە 2003 کە ئێمە وڵاتێکی دموکراتی پەرلەمانی دێتە ئاراوە و ئەم دادگای کە بڕیاری لەسەر درا کە دادگادا بمەزرێت بۆ خزمەتکردنی گەلی عێراق، بۆ خزمەتکردنی پێکاتەکانی عێراق، بۆ یەکلاکردنەوەی کێشە سەرەکیەکانی خەڵکی عێراق. بەڵام بەداخەوە نەک ئەمە چارەسەری کێشەکانی عێراقی کرد، ئەمە بوو بە بەشێک لە کێشە لە عێراقدا لە سەرەتای ینی قراراتی کە دەستی پێکرد لە دژی هەموو گەلی عێراق بڕیارەکانیدا. ئێمە لە دەستوردایە کە دەڵێن الشعب مەصدر السلطات،
يعني الانتخابات كدنگ ددي كتلة أكبر دهني دنگ دهني يعني دجي أم بريارش واسطة محكمة اتحادي لبو برجواندي هندي لاك برياري دا وكتلة زورينة لنا برلماني بيكينا جيجل أواش مبستيان ليرا 100% مبستيان لاواز كردني قواري هريمي كردستانا هو كاركش دقريته بو چی هو كاركه دقريته بو ام يعني بروابوني كهريمي كردستان وخدي هولير برواب بماف وبباراستني ناسنامي كردي وتسميل نبون بإرادة هيج كسك اما يكك له كاركانا كوا استا هريمي كردستان وهولير بون بأمانج دادگاه فيدرالي اواني كلا بشتي دادگاه فيدرالي بلام بي يعني والله ما يكيش بو اوانه بي يعني هولير هيج كاتك اماده نبوه يعني برجواندي كان ملتي خوي ياخذ يعني باراستني ناسنامي كرد وكردستانيات باشا دكتور كواتا لبشتي برياركاني دادگاه فيدرالي او برياراني كديدات لا دجي هرمي كردستان ودجي برجواندي كاني هرمي كردستان بم ناو نشانه بيلين مطبخك السياسي هيا بلى اما خو دستور ماده دستور صريح هذا له قضاء مستقله بلام كام قضاء نخر اما يعني مطبخك سياسي او مطبخ سياسي كوا يعني برياركانيا لدستي خوانين يعني مخيرنين مسيرن كواتا ايش دكن بو او شلون بتوانن يعني قواري هريمي كردستان لوازم كان وهريم وكو بارتشكان تري عراقيش ببيت ببشك لجبجكاري برياركاني اوان اماناش او خلكي يا اخو او مطبخي كجناب دباس اذا كاين هيج كاتك لبرجواندي قال لي عراق دا نبوينا ولا برجواندي قال لي عراقيش دا انا بنشوف اما للرابردو بوي اما سلمان دوتي كوا عراق ولاتك كلسي بيكاتي سلكي بيكاتو هر بيكاتيك لبيكاتا كان فراموش بكري براويز بكري عراق سقامگیر ناکبه عراق سقامگیر نبوله برجواندی باشا كاتبان بسربم شوب كم ام پیشلکاریانی کا پیشلکاری دستورین برامبر با کردستان دکرێت تا چەند کاریگەری لەسەر داهاتووی پەیوەندیەکانە بێت. ببوورە دووبارە بکەوە. مەبەستم لەوەیە کە بۆ ئەم پێشلکاریانی کە بە ناوی دەستورەوە بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرێت ئەمە تا چەند کاریگەری لەسەر داهاتووی پەیوەندیەکانە کات. پەیوەندیەکان بەداخەوە ئێمە پەیوەندیەکان ئەگەر بەو بیرکردنەوەی کە ئەوان بیر دەکەنەوە پەیوەندیەکانی هەرێم و پەیوەندیەکانی بەغداد ناس لە قاڵبێکی وەتەوەکەوە خەڵکی عراق تێدا سوودمەند بێت چونکە ئەمان يعني العبرة بالنية نيتيان لسر أساسي ديمقراطي برلماني تعددي بيكوجيان نيتيان لسر أويات شون بتوانن فرزي إرادي خوب كان لسر همو بيكاتكان خلق عراقي كواتا علاقاتكان ناشطة بواريكي تندرستوا هر كاتك علاقاتي هريمي كردستان وبغداد سقامگیر نبن ولمصلحة خلق دا نبن عراق مستقر نابي هر كاتك عراقش مستقر نبو او دهاتوي عراقش دهاتوي كي ديار نابي اگر وابير بكنوا كعراق دتواني اوي كبيويستا اوي بيانه بسر هريمي دسبينن من ليرو بيان دلم ناتوانن واني بيشيشن انطونيو استش ناتوانن چونكو ناو خوي عراق وناو حزبكاني عراق واواني كده صلاه عراقينا ئەوەندە کێشیان هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان کێشەکان بتەقێتەوە و ڕەنگە زەرمەندی یەکەم ئەوانە بکە ئێستا لە دەسەڵات داهەنە. باشە سپاس دەکەین دکتۆر فکر نەکەنەوە کە ئێمە ینی کارتمانیا کارتی ئێمە ملەتی ئێمەیە و قیادەی ئێمەیە و بڕوابوونی ئێمەیە بە مافە دەستوریەکان و ئەو خەبات و قوربانیە کە لە پێناوی ئەو مافە دەستوریە نەدراوە. بەڵێ سپاس دەکەین دکتۆر ناسر هەرکی بڕیاردەری لژنەی ئاسایش و بەرگری لە خولی پێشووی پەرلەمانی عراق و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا.